لە بانکی خوێنی هەولێرین دیارە لێرە هەڵمەتێکی گەورە و فراوانی خوێنبەخشین دیارە ڕێکخراوێک لە ڕێکخراوەکانی خوێنبەخشین بەدەمەم هەڵمەتەوە چوون و بە سەدان ئەندامیشان بەشدارن لە خوێنبەخشینەکەیە ئامانجی لەم خوێنبەخشینە بۆ نەخۆشانی تالاسیما و نەخۆشانی شێرپەنجێ دەمەوێت قسە لەگەڵ سەرۆکی ڕێکخراوەکە بکەم کاک عەبدوڵڵا مسووریەم کاتەوە باش پێم بڵێ تاوەکو ئێستا خۆت چەند بوتڵ خوێنت داوە ئەوانەی لەگەڵتان تاوەکو ئێستا چەند بوتڵ خوێنتان داوە تاوەکو کەی بەردەوامە بێم هەڵمەتە بەیانی باش بەخێر کاک ئازار ئەمڕۆ دایم هەڵمەتە خوێنمان ئەنجام داوە ئێمە وەکو ڕێکخراوی بارز بە ئامانگی لەگەڵ بانکی خوێنی شاری هەولێر هەڵمەتێکی بەرفراوانی خێممان ئەنجام داوە بۆ نەخۆشانی تەلاسیمیا و شێرپەنجە کە نەخۆشانی شێرپەنجە و تەلاسیمیا پێویستیان بەخێن بوو ئێمە فەرمانزانی ئەندامەکانی خۆمان کوو بکەینەوە و لەگەڵ برانی پێشمەرگە و برانی ئاسایش و پۆلیس خوێندەمی بکەن بوو نەخۆشانی تەلاسیمیا و شێرپەنجە تاوەکو ئێستا چەند بوتڵ خوێنتان دابین کردووە هەتا ئێستا لەوانە 6 بوتڵە خینمان داوە هەتا سەعات 5 ئێوەرش بەردەوام دەبێت بۆ ڕۆژانی داهاتوو بەردەوامە بێ یان ئەم هەڵمەتانە چەند مانگ جارێ دووبارە کردەوە هەموو مانگی جارێک هەڵمەت ئەنجام دەدەین بەس ئەگەر پێویست پێ بوو نەخۆشانی تەلاسیمیا و شێرپەنجە ئێمە ئامادەین لە مانگێک دوو جار هەڵمەت ڕابگەینین جگە لە نەخۆشانی تەلاسیما و شێرپەنجە ئایا ئێوە بە هاوڵاتیان دیکەش بەدەمیانەوە چەند کە پێویستە بە خوێن بێت ئێمە وەکو ڕێکخراوی بارز ئۆفیسمانەیە لە شاری هەولێر ڕۆژانە 10 بتڵ 12 بتڵ هەتا 20 بتڵ خوێن دەدەینە هاوڵاتیانی شاری هەولێر دەستەکانە خۆش بێ زۆر سوپاس دکتۆر سانە بەڕێوەبەری بانکی خوێنی هەولێر دکتۆرم کاتەوە باش پێم وابێت جەنابە سیستەمەکەش کردو با ئەلکترۆنی بۆ بانکی خوێنەوە تا ئاسانکاریی زۆر کردو ئەگەر سیستەمەکەمەوە باسکەی چۆن با ئەلکترۆنی کراوەوە سوودەکانی چییە؟ بله ئەو سیستەمە کە لە سەرەتای مانگی 5 2022 دامانە لە بوو ئاسانکردنی کاروباری ناو بەرەبەرەتیەکەمانەوە هەروەها کەمکردنی ئەو کاتەیە کە خوێنبەخش تەرخانی دەکات بۆ بەخشینی خوێن و هەروەها هەندێکی سوودی زانستی تریش هەیە کە بە تەفسیری لە بەرنامەیەکی ترمە باسمان کردیە زۆر باشە ڕۆژانە چەند بوتڵ خوێن بۆ نەخۆشانی تەلاسیما بە تایبەت دەچێت لێرەوە بله روزانه اما 50 تا 70 بوتلی خوین یکی خوین لبو نەخۆشەکانی تەلاسیمیا تەرخان دەکەین ئەگەر ئامارێک لا بە نزیکەی لە سەرەتای ساڵە و تاوەکو ئێستا چەند هزار بوتڵ خوێن ڕۆیشتە بۆ تەلاسیما وڵا ئەو ئامارەمان ئابادە نەکردیە بەس ئێمە ساڵانە نزیکەی 60,000 تا 70,000 یەکەی خوین ڕادەگرین کە لەو ڕێژەیە نزیکەی 20% لەبوو نەخۆشەکانی تەلاسیمیا زۆر سوپاس دکتۆر سانە بەڕێوەبەری بانکی خوێنی هەولێر بەڵێ هەکار یعنی ئەمە هەڵمەتانەی خوێنبەخشین بۆ نەخۆشەی بە تایبەتی تالاسیما و نەخۆشەی شێرپەنجە بەردەوامە من قسەم لەگەڵ کۆمەڵی تالاسیما کرد لە هەولێر ئاماژەی بۆ کرد کە نزیکەی 3600 نەخۆشی تالاسیما لە هەرێمی کوردستانەیە لە هەولێریش نزیکەی 1200 نەخۆشە تەنیا ئەم ساڵ 43 چۆن دەڵێت 43 حاڵەتی نوێی تەلاسیما لە هەولێر تۆمار کراوە و ئەم هەڵمەتانەش ئەم خوێنبەخشینانش بە خۆڕاییە بۆ خوێنەکە بە خۆڕایی دەڕوا بۆ نەخۆشانی تەلاسیما لەگەڵەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان لە تاقیگەکان لە نەخۆشخانەکان و هەروەها لە دەرمان ئەمانە هەمووی بۆ نەخۆشانی تەلاسیما کردوێتی بە فری و بە خۆڕایی لەگەڵەوەشدا هەر نەخۆشێکی تەلاسیما لە هەرێمی کوردستان ماگانە 150,000 لە حکوومەت وەردەگرێت بەڵێ سپاس